تاقیکردنەوەی یەکەمی وەرگرتنی پلەی سەپەرشتیاریە لە وەزارەتی پەروەردە لیژنەیەک هەیە بۆ پێدانی پلەی سەپەرشتیاری 381 پلە هەیە. ئەو 381 پلە دابەشکراوە بەسەر گشت شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها بە خوێندی کوردی لە کەرکووکیشەوە کە ئەمڕۆ نزیکەی 4,000 مامۆستا کە مەرجەکانیان تیابووە ئەمڕۆ لێرە لە شاری هەولێر لە بینای زانکۆی نۆڵج و زانکۆی جیهان تاقیکردنەوەی یەکەم ئەنجامەدەن. لەو قوتابخانانەی کە بەغدا دروستەکە بەداخەوە تا ئێستا پشکێرێمی کوردستان دیاری نەکردووە بڕیارەکە پشکێرێمی کوردستانیش لە خطوەی دووهەم دیاری بکەن بەداخەوە ئەوە بۆی چەند ساڵێکە بۆی قەیرانی دارایی و پلە بەرزکردنەوەی ڕاگیراوە هەر شتێک بکرێت لە کەرتی فەرمانبەرانی مەدەنی لە ئاستی حکوومەت هەمووی پێکەواکرێ و ئێمە پشتیوان بووین پشگیر بووین بەڵام تەنها وەزارەتی پەروەردە لایانی معنی نەبوو لەم بابەتە